لە کەرکووک دەمێنمەوە لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر محەممەد خورشید مامۆستای زانکۆ لە کەرکووکەوە لەگەڵمە دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 پارتی لە کاتی بانگەشی هەڵبژاردندا بە تایبەتی بۆ ناوچە جێناکۆکەکان و هاوکات کەرکووک و دەوروبەری داوای جارێکی دیکە گەڕانەوەی ناسنامەی کوردستانی بوونی کەرکووکی بۆ کەرکووک کرد و پارێزگاریکردن لە مافەکانی خەڵک و شەڕی دەستوری بۆ جێبەجێکردنی مادەی 140 کۆمەڵێک بابەتی دیکە لە دوای هەڵبژاردن ئەرکی پارتی بۆ ناوچانە چی دەبێت؟ سڵاو لە ئێوە و لە بینەرەکانتان سوپاس بۆ ئەم دەرفەتە بەیانی سەرکەوتنی لیستی پارتی دموکراتی کوردستان، لیستی جەنابی سەرۆک، لیستی پێشمەرگە، لیستی خانەوادەی شەهیدان پیرۆز بێت. طبعاً ئەو ژمارە گەورەی کە پارتی دموکراتی کوردستان لەم خولەی پەرلەماندا بەدەستی هێنا ژمارەیەکی وەکو حزب ژمارەیەکی ئێزگار گەورەیە و ڕقەمەیەکی سەعبە کە ملیۆنێک نزیکەی ملیۆنێک و 100,000 دەنگ توانیوێتی وەکو لیستی پارتی بەدەست بهێنێت. بۆیە ئەماجی خۆیەتی ئێمە شانازی بە خۆمانەوە بکەین و لە عینی کاتە سوپاسی دۆست و ئەندام و لایەنگر و کەوادر و سەرجەم دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین، چونکە پێمان وایە ئەمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان جاچی لە ناو هەرێمی کوردستان یاخود لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن واجبی خۆیان گەیاند و ئەمەش وەکو ڕەدێکی جەمیل بوو بۆ پارتی بەرامبەر بە تاریخی پارتی و بەرامبەر ئێستای پارتی کە چ ئەکا و چی تەقدیمی خەڵکی هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانیش ئەگەر پێی کرا بێ قسووری نەکردووە و بۆ ئایندێش چی ئەکا. بۆیە ژمارەکە زۆر ژمارەیەکی گەورەیە و طبعاً ئەمەش ئەم سەرکەوتنش ئەمە سەرکەوتنێکی گەورە بوو و دەگەڕێتەوە بۆ ئەو کارە دەستە جەمعیەی کە هەموو ئۆرگانەکانی پارتی لە ژێر فەرمایشتەکانی جەنابی سەرۆک بارزانی کە توانیمان ئەم ژمارە گەورەیە بەدەست بێنین. باشە دکتۆر محەممەد هەربینیمان لە کاتی بانگەشی هەڵبژاردن لە دووسخڕمات و لەسەر ئاڵای کوردستان سوپای عێراق هێرشیان کردە سەر گەنجێکی کورد. ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانی و نەتەوەییە کە خەڵکە بێ هەڵوەستەی لەسەر بکەن. چۆن دەتوانرێت لە بەغدا شەڕ بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکانی خەڵک گەڕانەوەی ئاڵای کوردستان بۆ سەر بەدەستی پەیکەری پێشمەرگە و ئەو شکۆیەی کە پێشووتر بەر لە 16 ئۆکتۆبەر هەبوو بۆ کەرکووک بکرێت، پارتی چۆن نەتوانێت ئەم شەڕانە بکات لە بەغدا؟ بەڵێ من وەک باسم کرد خەڵک واجبی خۆی بەرامبەر پارتی کرد و ئێستا ئەرکی پارتی و پەرلەمانتارانی پارتی و لیستی پارتی و حزبی پارتیە کەوادر و قیادەی پارتیە کە چۆن بتوانێت بەرامبەر ئەو زوڵم و ستەمانەی کە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان دەکرێت دیفاعی لێ بکە کە چۆن لە پێشوە توانیوێتی بە هیچ شێوەیەک سازش لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان نەکات و پێم وایە ئێستا ئەمجاریان ئەرکی قورسترە چونکە ڕێژەی دەنگەکانی زیادبوونێکی زۆر گەورەی تۆمار کردووە. بۆیە ئەرکی پەرلەمانتارانی پارتی دموکراتی کوردستانە کە بتوانن لەوێ شەڕی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەن. ئاڵای کوردستان ئاڵایەکی دەستوری ئەم نیشتیمانەیە، بۆیە ناکرێت کە هەر هێزێک هەر قوواتێک کە لەوێ بن بتوانن بە سوکایەتی بە گەنج و لاوی کورد بکەن و ئێمە لەسەر ئەم کەیسەیش بێدەنگ نابین و لیجانی مختەسمان هەیە و متابعی هەموو خڕۆقاتەکان کراوە. طبعاً خڕۆقات لە زۆربەی شوێنەکان لە سنووری 140 کراوە. لە هەموو ئەو محاولاتانی کە کراوە ئێمە لیجانی مختەسمان هەیە و دڵنیابن بێدەنگ نابین و ئەرکی ئەندام پەرلەمانەکانی ئێمەش لە بەغدا ئەوەیە کە دیفاع لە شوناس و لە هەموو دەستکەوتەکانی کورد بکەن بە تایبەت لە کەرکووک، لە شنگال، لە مووسڵ، لە دووسخڕمات و لە خانەقین کە چونکە ئێمە لەوێ بە حەقیقی خەڵک واجبێکی داوەتە سەرشانی ئێمە دەنگەکانی ئێمە بێشومار زیادی کردووە. طبعاً ئەمە دیوێکەنە دیوەکەی تێر ئێمە باسی ئەگەر ژمارەی کورسی بکەین ئێمە قانونەکە بەڕاستی قانونەکە زۆر مجحفوە بەرامبەر ئێمە زۆر عادلانە نییە. طبعاً ئێمە حتا لە ڕوویدا بەشکردنی ژمارەی کورسیەکانیش ئێمە تەنها بەغدا
وەکو محافەزەیەک بەغدا 76 کورسی بۆ دانراوە هەموو هەرێمی کوردستان 44 کورسیە. ئێمە ئەگەر تۆزێک سەیری تاریخ بکەین ئێمە لە 2005 کاتێک نیظامە قانونیەکە نیظامێک تا ڕادەیەک باش بوو جارێ وەکو توانرا 76 وەکو کورد 76 کورسی بەدەستبێنە بەڵام ئێستا جارێ بەتەنها پارتی ئەو ڕقەمە گەورەی کە ڕقەمی یەکەمی بەدەستهێناوە کورسەکان جێی طموحی ئێمە نیە بەڵام وەکو پارتی و فەلسەفەی پارتی لە لای ئێمە دەنگ گرنگە و بەتایبەت لە کەرکووکی دڵی کوردستانیشەوە پێمان وایە کە زیادبوونی ڕێژەی دەنگی پارتی بە 10,000 کورسی مانای وایە ڕسالەی پارتی گەیشتوێتە 10,000 ماڵی کوردی و پێمان وایە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە. باشە هۆکاری ئەو سەرکەوتنە گەورەیە بۆچی دەگەڕێنەوە؟ زیادکردنی 10,000 دەنگی پارتی لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بە تایبەتی ئەو متمانەیەکی خەڵکی و ناوچەیە بە پارتی دموکراتی کوردستانی داوا لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ طبعا ئەمڕۆ خەڵک وشیارە دەبینێت ئەو کاروانە ئاوەدانی کە لە هەرێمی کوردستان بەردەوامە پێشتر دەوترا تەنها پێشکەوتنەکان لە هەولێرنا ئێستا پێشکەوتن لە زاخۆیە پێشکەوتن لە شێخانە پێشکەوتن لە سۆرانە یعنی هەر ڕۆژە و دەبینیت پرۆژەیەک دەکرێتەوە یعنی پرۆژەکە سەرتاسەریە بۆیە خەڵکی کەرکووکیش حەقی خۆیەتی و داوا خۆی ئەو مافە سروشتیی خۆی کە ممارەسەی ئەکا دەنگ بە پارتی بدە چاوی لە شتێکە چاوی یەک لەوەیە کە پارتی وەکو دیفاعکەری حەقیقی مافەکانیەتی ئەمە لە دیوێک و لە دیوێکی تریش ئەو کاروانە ئاوەدانی و ئەو خزمەت گوزاری و کارەبا و پرۆژە و ئەتمەتە و هەموو ئەو پرۆژە گەورانەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی کردووە خەڵکی کەرکووک چاوەڕێیەتی ئەوە لە کەرکووک جێبەجێ بکرێت ئەوە لەلایەک وە نقطەیەکی زۆر گرنگ بۆ بوونی ئەو پێکەوە ژیانەی کە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە هەولێر و دووەکو ئەو سنوورانەی کە پارتیتیاندا باڵا دەستن ئەو پێکەوە ژیانەی کە هەموو حزب بوو کە هەموو پێکاتە و ئاین و ئاینزاکان دەتوانن زۆر بە پێکەوە زۆر بە جوانی گەشە بکەن و محافەزەی لێ بکەن بۆیە خەڵکی کەرکووکیش بە خۆتان نەزانن فرە مەزهب و فرەنەتەوەیە بۆیە چاویان لەوەیە بۆچی تروکمان لەوێ وەزیرێکی هەبێ بۆچی مەسیحی لەوێ وەزیرێکی هەبێ ئەی بۆ لە کەرکووک لێرە هیچ شتێک بەڕەوا نەبێت بۆ ئەو خەڵکانەی کە تەمسیلی حەقیقی نەتەوەکانی خۆیانەکەن بۆیە خەڵکی کەرکووک پێم وابێ چاویان لەوەیە خزمەت بکرێن و مافە دەستوورەکانیان پێشێل نەکرێت وە لە عینی کاتە ئەو خۆشگوزەرانی و ئەو پێکەوە ژیانە هەیە ئەو نمونە جوانە لە کەرکووکیش ڕنگدانەوەی دەستی کەوادر و نوێنەرانی پارتی دموکراتی کوردستان. بەڕێز دکتۆر محەممەد خورشید مامۆستای زانکۆ لە کەرکووکەوە لەگەڵم بووی زۆر سپاس.